هەموو سەردەمەکانی پێغەمبەری خوای لە خۆی گرتووە لە دایکبوونیەوە نا پێش لە دایکبوونیش بۆیە سیرە کە ژیانی پێغەمبەری خوا ئەنووسێتەوە باکفایرێکە کاو تۆزێک گەڕێ بۆ دواوە لە ئادەمەوە ئەیهێنێ لە دروستکردنی کەعبە و مەککە و زەمزەمەوە ئەیهێنێ لە عەبدولموتەلیبی باپیرەوە ئەیهێنێ لە قوسەی و لە هاشمەوە ئەیهێنێ حتا وەکو کاتە سەر عەبدوڵڵا و هەتا وەکو کاتە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئەو حەددا بەڵێ یعنی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی ڕوونە هیچ شتێکی تیانی یەک کتێبی کراوەیە لە بەردەستمانە یعنی ئەگەر هەڵە نەبم بڵێم کۆمەڵێک کامێرە لە ماڵی پێغەمبەری خوایە هەبوون صلی الله علیه وسلم لە مزگەوتی پێغەمبەری خوایە هەبوون صلی الله علیه وسلم لە دەوری کەعبە هەبوون لە جەنگەکانە یەک کۆمەڵ سەحافی و ڕۆژنامەنووس و خەڵکی تر بە دەوری پێغەمبەری خوا هەبوون صلی الله علیه وسلم وردەکاری ئەم ژیانیان نەقڵ کردووە بەشانازیەوە الحەمدولله بۆیە عولەمایان ئەم مۆزوعیان یەکلایی کردوێتەوە اینجا ئەوەی کە جێی گومانە ئەمەی فەیکە زۆر جار ڤیدیۆیەکە بۆ نەقڵ کرا وەڵام ڤیدیۆی دەستکاری کراوە وەکو خۆی نییە وانە پێم وایە لە مستەقبەلا شتی خراپتری ڕۆدا ڕسمی ئەوەی هێن تێکەڵی ئەوەکەن سەری ئەولیەکەنەوەی کەم بە سەری ئەوەوە بەڵام ئەمە لە ژیانی پێغەمبەری خۆیان ڕوو نادا ئەگەر خوا نەخواستە زەعیفێکیش یاخود مۆزوعێکیش ڕووی کرد بێتە ئەم ژیانە عولەمایان یەکلاییان کردوێتەوە و خوا جزای خێریان باتەوە